بەڕاستی ترسناک بوو بەڵام الحەمدوللا سوپاس بۆخوا باش بووین هەرهان هاوارمان بۆ خۆی گەورە کرد و سوپاس بۆخوا سەیارەکەمان بە ئاراستی ئاوەکە گەڕایەوە و سەیارەکە تا ئەو دەقەیەش نەکوژابۆیەوە پیاوێکیش لە دوورەوە ئەمبینی دەمێک بۆ ئەیویست بێ بەهانامانەوە بەڵام ئێمە زۆر دوور بووین لێوە نەی ئەتوانی. دیمەنی ڕزگارکردنی دوو مامۆستای ئافرەتە لە بانی مەقان کە لە قادرکەرە مامۆستان و لە کاتی گەڕانەوەیان لە بانی مەقان لە ئافاو ئۆتۆمبیلەکەیان دەبات. مامۆستا مەحەممەد و دوو مامۆستای دیکەی هاوپیشەی لە قادرکەرەم دەوام دەکەن وەک خۆی دەڵێت لە کاتی لافاوەکە ئۆتۆمبیلەکەی ئاو بردوویەتی و بە زەحمەت لە گەڵ چەند کەسێکی دیکە توانیوانە دوو مامۆستاکەی دیکە لە مردن ڕزگار بکەن. سەرەتا بەناوی خوای گەورە ڕۆژی سێشەمە و ڕۆژێکە لافاوێکی گەورە لە سنووری چەمچەماڵە دروست بوو. ئێمەش وەکو ڕۆژانی ئاسایی دەوامی خۆمان دەکرد لە قادرکەرەم. تابعی ئێمەکە لە قادرکەرەم دەچوین لە تەکەی جەباریش تا ئەوێش هەر بە هیچ باران و هیچ شتێک نەبوو تەنها هەور و هەڵایەک هەبوو. بەڵام کە گەیشتینە نزیک منتقەی قەرەوەیس بە دیاریکراوی لەوێ بارانێکی بەلێزما هەبوو کەم هاتی بۆ سەرجادەکانتر تەبیعی وەکو سیارانەی کە بەنایەت تێئەپەڕین بەڵام نزیک بوونەوەمان لە بانی مەقان بە دیاریکراوی لە مزگەوتی کوردستان لەویا کەمێک ئاو هاتبوو تروەکو ئاوەکانی کە ئاسایی بەنایە ڕۆشتی وتمانەوە خێو گەیشتینە بانی مەقان چکە بارانەکە زۆر بەلێزمە بوو. تەماشا دەکەم لەپڕ علممان بۆ نەبوو کە تەرزەباری بوو. تابعی هیچ کۆمێک قساسەکەم خۆم جوگرافیە بارینی تەرزە ئاو زۆر زیادەکە لەسەر ڕووی زەوی لەو کاتەیە لافاو دروست دەکا. ئەیتر ئەوە بوو ئاوێکی بەخوڕ و زۆر بەهێز لی داین لە سارەکەیدان بردینی دووری خستنەوە لە جادەکە. مامۆستا شەونم یەکێکە لەو مامۆستایانەی لەناو ئۆتۆمبیلەکەدا بووە و لە مردن ڕزگاری بووە. ئەو دۆخ و دیمەنی ترسناکی ناو ئۆتۆمبیلەکە بۆ پەیام باز دەکات و دەڵێت تەنیا ئومێدمان بەخوا هەبوو ڕزگارمان بکات. بەڵێ وەڵایەمە ئەو ڕۆژی کە دوای ئەوە سیارەکە لە دەست مامۆستا محەممەد وەریگرت و لافاوەکە هەو بەسەرمانە کەوتینە ئاوەکەوە من و مامۆستا هاوناز بووین. ینی بەڕاستی نەمانەزانی چی بکەین ئەگەر ڕاستەخۆدا بە زێمان ڕەنگە ئەو هێزەمان نەبوو وەکو مامۆستا محەممەد ئێمە ئاوەکە بیبردینایە 20 دقە تقریبا نیو سعاتێک لە ناو ئاوەکەیا بووین چەند مەترێک لە بەناو ئەو چەم و دەشت و دەریا ڕۆشتین زۆر ڕۆشتین دقە بە دەقەش بارانەکە لە سەرمان زیادی ئەکرد. ئیتر بەڕاستی ترسناک بوو بەڵام الحەمدوللا سوپاس بۆخوا باش بووین. وەک هەمیشە من چاوەڕێی هیچ عەبدێک نەبووم کە فریا ببێ بە هانامانەوە هەرهان هاوارمان بۆ خۆی گەورە کرد و سوپاس بۆخوا سەیارەکەمان بە ئاراستی ئاوەکە گەڕایەوە و سیارەکە تا ئەو دەقەیەش نەکوژابۆیەوە پیاوێکیش لە دوورەوە ئەمبینی دەمێک بۆ ئەیویست بێ بەهانامانەوە بەڵام ئێمە زۆر دوور بووین لێوە نەی ئەتوانی تا لەگەڵ دوو کەسیکەیە هاتن و ڕزگاریان کردین بە حەبل و سیارەکەشم بە ئاراستی ئەوە سوکانەکەم بادا توانیمان ڕزگارمان بە خەڵکی مەدەنی ڕزگاری کردین. ومە هەمیشە بە ئەوی شەموت ئێمە خۆمان هەیە و ئەکید بە ڕزگارە بین. دوای ئەوەی کە من یەکەم کەس بۆم ڕزگار کرام بە حەبلەکە هاتم بە تەنها بووم بە حەبلەکەیە هاتم لەو کاتەش چەند جارێکە کەوتمە ئاوەکەوە ینی هەموو یەقینم بەخوای گەورە بووە کە ڕزگارمە بێت. لافاوی ڕۆژی سێشەمەی ڕابردوو لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحەکانی دەوروبەری دەیان چیرۆکی موعجیزە ئاسا و تراژیدیای تێدا بووە کە یەکێک لە دیمەنەکانی دیکەی ئەو ڕۆژە ڕوخانی دیواری قوتابخانەیەکی چەمچەماڵ بوو دوای چەند چرکەیەک لە تێپەڕینی ژمارەیە قوتابی ڕووداوەکان بوونە هۆی دوورخستنەوەی ژمارەیەک بەرپرس لە ناویاندا بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ. چیانوری کەناڵی پەیام چەمچەماڵ.